کاک پاڤڵ بەخێر بێ بەڕێزیشتان ئێمە زیاتر ئەمڕۆ ئیشمان تەوەرەکانمان لەسەر بەشداریکردنی گەنجان بوو لە ناو کۆنگرە و بە شێوەیەکی گشتیش ڕۆڵی گەنجان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزیشتان وەک گەنجێک کە بەشداریەکی کۆنگرەن چ هەستێکتان هەبوو و ئەمە بە هەنگاوێکی باش دەزانن کە یەکێتی بەشداری بە ژمارەیەکی زۆر لە گەنجان کردو لە ناو کۆنگرە. زۆر سپاس لانەکان. بەڵێ ئەمڕۆ من وەکو بەشداربوویەکی کۆنگرە بەشدار بووم و زۆر دڵخۆشین کە بەڕێز سەرۆک بافڵ تاڵەبانی کە احتیمامێکی زۆر بە گەنجان دەدات وەکو چۆن لە ڕابردووش تا بینیومانە هەمیشە پاڵپشت و پشتیوانی گەنجان بووە و لە ئێستاشدا دەبینین زۆر پاڵپشتی گەنجان دەکات و زۆر ڕای گەنجان وەردەگرێت لە بابەتەکاندا و دەرفەتی ڕەخساندووە بە گەنج کە ڕای خۆیان بند تەنانەت لەسەر پەیڕۆ پرۆگرامی یەکێتی لەسەر ئاراستەکردنی کاری سیاسی یەکێتی و دەورێکی باشی بە گەنجان داوە و دەستکراوەی تەواوی کردن کە ئەمە بۆ خۆی بەڕاستی ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە. پارێزەریش باش با تۆ زەرچینە ناو بەعدە یاساییەکانەوە کاک پاڤڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بابەتە یاساییەکاندا چی کردووە؟ بە نمونە ئێمە دەیان کێشەمان هەیە ڕەنگە ئەم کێشانە پێویستی بۆ بێ لە ڕووی یاساییەوە چارەسەر بکرێت یان دەیان کێشەمان هەیە بەڵام فراغی یاساییمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەم کێشانە چارەسەر ناکرێت یان یاساکانمان هەیە بەڵام جێبەجێکردنەکانیان قورس و زەحمەتە بۆ هەموو ئەم بابەتانە یەکێتی چی کردووە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لای جەناب و هەموو بینەران ئاشکرایە کە حیزبێکی سۆشیال دیموکراتە کە زۆر گرنگی بە کاری مەدەنی و یاسایی و قانونی و هەموو مەجالە مەدەنیەکان دەدات لە ناوی شانەکاری یاسایی و ئێمە لە ڕێگەی نوێنەرانمانەوە چ لە پەرلەمانی عێراق چ لە پەرلەمانی کوردستان هەمیشە داکۆکیکەرێکی مافەکانی خەڵک بوون لە ڕووی یاساییەوە و دایمە هەوڵیان ناوە لە ڕووی یاسایی ئەو فەراغە یاساییانەی کە هەیە کە لە ڕێگەی یاساکانەوە مناقەشەی بکەن و ئەو بەندە یاخود ئەو مادە قانونیانەی کە هەیە لە یاساکاندا جێگیر بکرێ و لە ڕووی عەمەلیشەوە بەشێکی زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی چارەسەرکردنی کێشەکان دەکات بە قانونی بە یاسایی چکە لە دنیای ئێستادا بەڕاستی یعنی لە هەموو تەرکیزێکی تەواو لەسەر یاسایە و هەتاوەکو کاروبارەکان بە یاسایی تر بڕۆن ڕێک و پێکترە بێ و مافەکان پارێزراوترە بێت. لە دیاریکردنی بە نمونە ئەو ئەندامانی کە دەچنە پەرلەمانەوە یەکێتی تا چەند گرنگی بەوە داوە کە بەشێکی زۆری ئەو ئەندامانە بەڕاستی کەسانی یاسایی چونکە تۆ کاتێک دەڵێیت پەرلەمان ئەو شوێنەیە کە تۆ سەرچاوی یاساکانە تۆ یاساکان لەوێوە دەچێتە ئەوتر ئەوەی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە خوێندنەوە بۆ پرۆژە یاساکان دەکرێت تا چەند گرنگە یەکێتی وەکو حیزبێک کار لەسەر ئەوە بکە ئەو کەسانی کە دەیانێرێتە پەرلەمان کەسانی یاسایی بن. زۆر ڕاستە لانەکان خۆی پەرلەمان دەنگی هەموو چین و توێژێکی کۆمەڵگەیە با بڵین کە نوێنەرانیان هەڵدەژێرن و دەچنە پەرلەمان زۆر گرنگەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو خولەکانی پەرلەماندا هەوڵی داوە زۆرترین یاسایی بنێرێتەوە بەڵام بە تەنیا یاساییش مەرج نییە بۆ ئەوێ ئێمە پێویستە چینەکانی تری هەبێ بەڵکو یاساییەکانمان دەورێکی باڵایان هەیە لە تەنزیمکردن و تەدەخولکردنی ئەو لیژنانەی پەرلەمان بۆی کە هەوڵ بن یاساکان بە شێوازێکی ڕێک و پێک دەربکەن بە هەماهەنگی لەگەڵ بەشی لیژنەکانی تری پەرلەمان. یەکێتی تا چەند لەگەڵ سەربەخۆی دادگاکاندایە ئێمە زۆر جار بیستومانە و بینیومانەکە دەوترێت دادگاکان لەژێر ئەیمەنەی حیزبدان و دادوەرەکانیش تەنانەت دەبێت حیزب دایان بنێت و کاتێکە کێشەیەک دروست ئەبێ ئەگەر بە نمونە کەسایەتێکی سیاسی بانکێشتی دادگا بکرێت ئامادە نییە بچێت یەکێتی تا چەند لەگەڵ ئەوەیە کە دەبێت دادگاکان بە تەواوەتی سەربەخۆ بن. زۆر ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە پەیڕۆ پرۆگرامەکەیەوە تاوەکو یعنی هەموو ئەو بەشانەی کە کاری تا کردووە
چۆنەڵی بڕوای تەواوی بەسەر بەخۆی دادگاکان هەیە بۆ بە هیچ شێوەیەک تەداخل لە کاروباری یاسایی و دادگاکاندا ناکات بۆ بینی ویشمانە بەڕاستی چەندین کارکتەری سیاسی پێشووتر هەبوون یعنی کێشەکانیان لە ڕێگەی دادگاوە یەکلا کردوتەوە بۆ پەنایان بۆ دادگا برەوە بڕوایان بە سەروەری یاسا هەبووە بۆیە گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تەواوی حیزبەکانی تر بڕوایان بەسەر بەخۆی دادگاکان و مافە یاساییەکان هەبێ بۆ پاراستنی بەرژەوەندەکانی یەکتر بەڕاستی کەسانی یاسایی وەکو بەڕێستان تا چەند گرنگەوە زەرورە لە بەشداری پێکردن لەم بابەتانەدا بوونیان هەبێ یاخود لە هەموو ئەو شتانەی کە یەکێتی کاری تێدا کردووە بە نمونە ئەنجومەنێک هەیە ئەنجومەنی ناوەندی کە تایبەتە بە پارێزەران و یاساناسان و مافپەروەران کە ئەگەر باسێکی و ئەنجومەنە بۆ کە گرنگی ئەو ئەنجومەنە چیە ئەو ناوەندە ئەم کەسانە کە کەسانی یاساین و لێوەدا کۆکراونەتەوە بۆ ناو حیزبەکە و بۆ ناو یەکێتی ڕۆڵیان چی دەبێت؟ ڕاستە ئێمە با بڵین لە کۆنگری چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەندی کاروباری یاسایی یەکێتی نیشتیمانی کوردستان با بڵین دامەزرا کە ئەم ناوەندە بووە کۆکەرەوەی سەرجەم چین و توێژە یاساییەکان بووە ینی با بڵین گرنگێکی زۆری بە بەکاری یاسایی دەدا و گرنگێکی زۆری بە پارێزەران و مافەروەران داوە هەتاوەکو ئەم کاتەش کەوای کردووە وەکو چەترێک هەموو یاساناسان و مافەروەرانی کۆ کردوتەوە و جگەلەوە هەوڵمان داوە با بڵین ڕێگەی ناوەندی کاروباری یاساییەوە لەگەڵ بەڕێز تەلارخان کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەوڵ دراوە یعنی سەرجەم ئۆرگانەکانی یەکێتی با بڵین بەشێکی یاسایی تێدا بێ بۆی هەموو کاروبارەکانی یاسایی بن بۆیە ینی گرنگترین کارێک کە لە کۆنگری چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرڕای کارە گرنگەکانی ترکرابێ دامەزراندنی ئەو ناوەندی کاروباری یاسایە کۆنگری پێنج چارەنووسی بێت دەکات دەبێنێت وڵی ڕەشنووسی لە ڕەشنووسی پەیڕەوەکەدا ناوەندی کاروباری یاسایی بە ضرورەتیان زانیوە و ئێستش مناقەشەی دەکەن و ئێستا لە حاڵەتیەوەدایە کە ئایا بمێنێتەوە یاخود دەنگی لەسەر بدرێ بە جۆرێک لە جۆرەکان یاخود چەند بڕگێکی بۆ ئیزافە بکرێت کە مافی خۆیەتی دوای ئەوەی کە کۆنگرە با بڵین لە کۆنگرەدا دەنگ لەسەر پەیڕەوەکە درا و پەسەند کرا دەردەکەوێت کە ئایا دەمێنێتەوە یاخود نە بەڵام بەڕای ئێمەی گەنج بەڕای ئێمەی مافەروەر و گەنج پارێزەران گرنگە ئەم ناوەندە بمێنێتەوە هاوکاری خەڵکی کردووە بە نمونە کەسێک هەبووە کێشەیەکی هەبووە توانای گرتنی پارێزەری نەبووە لەو ڕۆ ئێوە توانیتانە یارمەتی خەڵک بن بەڵێ بە تاکید بەشێکی زۆری ئەو بابەت ئێمە هەوڵمان داوە هاوکاری خەڵک بکەین لە ڕۆ یاساییەکەیەوە زائیدەن بۆ کادرانەی حیزب کە تووشی ئاستەنگی کاروبارێکی قانونیان هەبووە ناوەندی کاروباری یاسایی بە خۆشحاڵی و هەوڵی چارەسەرکردنی بۆ داوە لە ڕێگەی دابینکردنی تیمی پارێزەرەوە جگەلەوە سەرجەم ئەم هەر تایبەت نییە بەوە زەرجەم ڕێکارە یاساییەکانی ناو حیزب کە ئیشکالێکی یاسایی دروستەکە سکاڵا تانا هەندێک بابەتی تر هەمووی لە ڕێگەم ناوەندەوە چارەسەر کراوە بۆیە بوونی ئەم مەرکەزە بوونێکی زۆر گرنگە بەڕاستی کەواتە کۆتا قسەتان کاک باڵەگە شتێکتان ما بێ و چۆن دڵنیایی دەدەنە خەڵک کە یەکێتی بەردەوام کار لەسەر لایەنە یاساییەکان دەکات و بیریشمان نەچێ دامەزرێنەری حیزبەکە کە سەرۆک مامجەلال بووە خۆی کەسێکی یاسایی بووە بۆ خۆی پارێزەر بووە یەکەم ناسنامەی پارێزەران ژمارەکەی بەو دراوە کەواتە چۆن خەڵک ئەو دڵنیایی هەبێ کە یەکێتی لەسەر ئەو میکانیزمە کار دەکات وەکو جەنابیش داماژەت پێکرد ئەم حیزبە هەر لە دروستبوونیەوە بە شێوەیەکی یاسایی و ڕێکوپێک دروست بووە و ڕۆحی مام شاد بێ خۆشی پارێزەر بوو یەکەمین پارێزەر و یاساناز بووە و زۆر گرنگی بە یاسا و قانونەکان داوە و جەنابی سەرۆک بافڵیش بە هەمان شێوە زۆر احتیمام بەم بابەت دەدات بۆیە هەمومان لەسەر ڕێبازەکەی مام بەردەوامین و هەوڵ دەدەین ئینشاءالله ئەم کاروانە بگەین لە شوێنی خۆی بە شێوەیەکی یاسایی و ڕێکوپێک دەستێوە خۆش